بۆ بەدەستهێنان و گێڕانەوەی مافەکانیان لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستانەوە بە یەکدەنگی و یەکگرتووی هاتوونەتە شاری هەولێر و لا بەردەم ئەنجومەنی وەزیران گرتبوونەوەیان ئەنجام داوە وە خۆیان دەڵێن بۆ دیاربوونی چارەنووس و جێبەجێکردنی داواکاریەکانیان هاتوون. ئەمانە ئەو کارمەندانن لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بە گرێبەست لە سەردەمی کۆڕۆنا لا بەشەکانی تایبەت بە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا لا نەخۆشخانەکانی کوردستان کاریان کردووە و لا مەترسیترین کاتدا خزمەتیان بە نەخۆشان کردووە. زیاد لە 6 جار 7 جاری تر هاتوونێتە ئێرە کۆمەڵێ بەڵێن کۆمەڵێ قسە هەر جارە بۆ بیانوێک ئێمەیان بەڕێ کردووە. جار لە دوای جار بەڵێنەکان کاڵتر و احترامەن ناڕاستتر دەرئەچوو. یەکی لەو خاڵانە ئێمە چەند جار هاتوونێتە ئێرە تیامانن لە کەلار لە گەرمیانەوە با بڵین لە دەڤەری ڕاپەڕینەوە لە سلێمانیەوە لە هەڵەبجەوە چەند جارێک ئەم ڕێگا سەختە ئەبڕن دێنە ئێرە هیلاک ئەبن ماندوو ئەبن. من خۆم ئێستا نامم لەلایە کە ئەم کارمەندانە پەتی سەبریان پشراوە تەواو یعنی هیلاک بوون. ئەم جارە کە هاتوومەتە ئێرە بەڕاستی لەبەرەوە هاتووم کە ڕێگری لە بوونی ئاژاوە و کێشە و شەڕ و مشکلە بگرم. چکە چەنەها جاریتر ئەمەم پێوتراوە کە ئەمان ئەیانەوە جادە بگرن ئەیانەوە خۆپشاندانەکە بەرنە سەر جادەبی بنە ناو خەڵکیشەوە. ئەوەی لای ئێمە مەبەستە و مهمە ئێمە کۆمەڵە ڕێکاری تر هەیە کە ئەتوانین بگرینە بەر لە جارەکانی داهاتوو ئەگەر بێت و ئەم گرێبەستە تازە نەکرێتەوە بەڕاستی بەرپرسیار نین لە توندی تیژی لە خۆپشاندانەکانە دروست بێت. ئەو کارمەندانەوە خۆیان باسی دەکەن بەر لەوەی بایکۆتی کارەکانیان بکەن 5 مانگ بە شێوەی بەردەوام لە ئەرکدا بوون بێ ئەوەی هیچ موچەیەک و شایستەیەکی دارە یان بۆ سەرف بکرێ. دەشڵێن پێشووتر لەلایەن بەرپرسانی تەندروستی چەندین جار بەڵێنی دامەزراندنیان پێدراوە بەڵام ئێستا کە ڤایرۆسی کۆڕۆنا نەماوە کاریان پێنەماوە و تا ئێستا دەستیان پێ دەکەن. هەتاکو ئێستا نوێنەرەکانمان هەرجارێکە کۆبوونەوەکەین ئەڕۆنە ژوورەوە هەندێک وعد و عودیان پێدەن هەندێک بەڵێنیان پێداوین بەڵام تاکو ئێستا لە مانگی 11ەوە تاکو ئێستا نەچێتۆ باری جێبەجێکردنەوە. پێش بایکۆتکردنیش تقریباً 5 مانگ ئێمە بەردەوام بووین لە داوامکردن و خزمەتکردنی خۆمان بەبێ هیچ موچەیەک. تقریبا 2 ساڵ تا 2 ساڵی لە ناو کۆڕۆنادا بووین ئەو مەترسیە و ئەو نیوەکە لە ستاف تووشی کۆڕۆنا بوون بۆ جارێک و 2 جار هەندێک هەبوون خێزانی خۆ تووشی کۆڕۆنا کردن و گیانی دەستدا سببی ئەو داوام لە کۆڕۆنا کردێ و ئیشیان پێمان نەما بە کورتیەکەی ئەو کاتێک کە ئیشیان پێمان بوو کە ئێمە لە کۆڕۆنا لە کاتێکی سەختا بووین بۆن منە ماڵەوە لە مەترسیا بوون مناڵ دایک باوک بەجددی ئێمە هەموو ئەوانە تووشیە و نەخۆشیە بوون بەڵام ئێمە هەروازمان نەیە کۆڵمان نەیە کەچی ئێستا ئەوان ئەوە بە عنی بە شێوەیەکی زۆر سادە ئێمەیان بەڕێ کرد. کارمەندانی گرێبەستی تەندروستی سەردەمی کۆڕۆنا لە سەرتاسەری کوردستان ژمارەیان زیاتر لە 500 کەس دەبێت دوای کەمبوونەوە و نەمانی توژبانی ڤایرۆسی کۆڕۆنا لە بەشەکانی چاودێری چوڕ و بەشەکانی تری نەخۆشخانەکان وەک کارمەندی ئاسایی ئەرکیان پێسپێردراوە بەڵام زیاتر لە 6 مانگە نەموچەیان پێدراوە و ناگرێبەستەکانیان بۆ تازە کراوەتەوە ناشزانن چارەنووسیان چۆن و بەکوێ دەگات. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.